بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين خۆشەویستان و بەڕێزان دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەک وەردەگرین لە صحیحی بوخاری بە ژمارە فرمودەی 3427 سەروەرمان صلی الله عليه وسلم باسێکمان بۆ دەگێڕێتەوە کە دیارە بە وەحی خوای پەروەردگار پێی وتراوە فەرمووی كانت امرأتان معهما ابناهما دوو ژن هەبوون ئەو دوو ژنە ئەو دوو ئافرەتە دوو منداڵی کوڕی خۆیان لەگەڵدا بوو جاء الذئب فذهب بابن أحدهما دیارە لە شوێنێکدا بوون وەکو دەشت و سەحرایەک وابوو بێ بە سیاقی فەرموودەکە دەردەکەوێ دڕندە و ئاژەڵی کێویەکانی زۆر بوون ئەو ئافرەتانە بۆ کاروبارێکی خۆیان بۆ دەشت و دەرێک چوو بندارێک کۆ بکەنەوە گژوجیایەکی بەهاری کۆ بکەنەوە شتێکی ئاوا بوو بێ منداڵەکانیان لە شوێنێکا دانابوو کاتێکە خەریکی ئیش و کار بوون و مەشغوڵ بوون هەتا گەڕانەوە تەماشایان کرد جاء الذئب فذهب بابن أحدهم إحداهما گورێک هاتبوو منداڵی یەکیانی فڕاندەبوو بردبووی فقال لصاحبتها کاتێک کە گەڕانەوە ئەو دوو ئافرەتە یەکیان بەتەمەنتر بوو دنیا دیدەتر بوو عمری زۆرتر بوو ئەوەی تریان تازە شووی کردبوو منداڵی بوو کەم ئەزمون بوو فەقیر حاڵ بوو ئەوەی گەورەکە هەر خێرا ئەو منداڵی کەما بۆەوە لە باوەشی گرت و خستی ئامێزی خۆیەوە وتی ئەوە هی منە وقالت الأخرى إنما ذهب بابنك وتی ئەوە منداڵەکەی تۆی بردووە ئەم منداڵی کەماوە هی منە ئافرەتە بچووکەکە کەم تەمەنەکە وتی بڕوا بکە خوشکی من ئەوە منداڵەکەی خۆمە تۆ بڵێ مناڵی خۆم نەناسمەوە نەخێر گورگ منداڵەکەی تۆی بردووە هەردووچیان ئەمەی کە منداڵەکەی برابوو دڵی ژان دەکا ئەوەی تر فێڵبازە مناڵەکەی خۆی مناڵەکەی لە باوەش گرت و وتی ئەو کوڕی خۆمە ڕازی بوون هەردووچیان فتەحاکەما ئیلا داود چوونە خزمەت داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ جا پێغەمبەرانی بەنو ئیسرائیل هەم پەیامی خوایان گەیاندەوە وەکو وەحی خوایی هەم حاکم بوون واتە دەسەڵاتداریش بوون هەم قازی بوون هەم سەرۆکی وڵات بوون سەرۆکی سوپا بوون وڵاتیان بەڕێوە بردووە و پاشانیش پێغەمبەری پایەبەرزی خوای پەروەردگار بوون پەیامی خواشیان لە ئاسمانەوە بە خەڵکی سەر زەوی ئەو کاتە گەیاندووە داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ڕۆژانە بەشێکی کاتەکانی دیاری دەکرد بۆ قەزاوەت لە بینی خەڵکیدا ئەو دوو ئافرەتە چوونە پرزگە و کرانە ژوورەوە بۆ ژووری دادوەر هەر یەکەیان قسەی خۆی کرد فقضى به للكبرى ئافرەتەکەی کە مناڵەکەی لە باوەش گرتبوو واتە ئافرەتە بەتەمەنترەکە زۆر بەلێزانی خێرا بە مناڵەکەی ئەو ماچ دەکرد ئۆخەی خوالێت بە زیاد بێ کۆرپەکەم سەلامەتە وا قسەی کرد و وا نمایشێکی تەمسیلی لە بەردەمی داود پێغەمبەرە سەلامی خوا لەسەر بێ دیارە داود وەکو حاکم لێرەدا ئەینا فێڵ لە پێغەمبەران ناکرد چکە وەحی خوای هەیە بەڵام حاکمە لێرەدا داود سەلامی خوای لەسەر بێ لێرەدا ڕۆڵی حاکم دەبینێ ئەوەندە بە جوانی و بە لێزانی و بە نمایشێک و فرمێسک باراندن و مناڵ ماچکردن و لە ئامێزگرتن وا مەسرحیەکەی ڕازاندەوە داود پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێ وەکو قازی قەناعەت پێکرد کە منداڵە هی خۆیەتی ئەو منداڵە هی ئەوە فەرمووی بڕیاری دادگا بڕیارماندا ئەم منداڵە بۆ ئەم ئافرەتەیە دایکی ڕاستەقینە فەقیرە دەستخاڵی دەرچوو هاتنە دەرەوە فخرجتا على سليمان بن داود هاتنە دەرەوە سولەیمانی کوڕی حەزرەتی داود سەلامی خوا لە هەردووکیان بێ سولەیمان گەنجێک بوو تازە پێدەگەیشت بینی ئافرەتێک زۆر مات و غەمبارە ئافرەتێکیش بزەی لەسەر لێوە و خەمێکی نەماوە بە بینینی ئەو دوو ڕوخسارە شتێکی بۆ دەرکەوت پرسیاری لێکردن وتیان لە خزمەت باوکت بووین منداڵەکەی خۆم ئەی چۆن ئەوە حاکمە
دەستی پێکرد ئەوە حاکمە خوا پایداری کە هەر یەکسەر زانی قابلە حاکم لی تێکچێ من پێم نەوتی پێویست بە شەرع ناکە ئەی نەگوت مناڵی خۆمە سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت لە نمایشە کەوتە گومانەوە فەرمووی با بوەستین با بگەڕێنەوە خزمەت باوکم بگەڕێنەوە خزمەت قازی گەڕانەوە فەرمووی باوەجیان بێئەدەبی نەوێت لە خزمەتتا منیش دەتوانم یەک دوو قسە بکەم لەم مەسەلەیەدا فەرمووی ڕۆڵەگیان سولەیمان تۆش قسەی خۆت بکە فەرمووی باوەجیان ئەم دوانە ئافرەتن هەردووکیشیان دایکن هەردووکیشیان ئیدعای منداڵێک دەکەن با ئێمە هیچیان مەخدوور نەکەین ناردی بە پۆلیسی بەردەمی دادوەریدا چەقۆیەکی تیژی قەسابین بۆ بێنن ئەڵە موو بکا بە کوردی ئەوەندە گەورە ئەوەی کە حیوانی گەورەی پێستە دەبڕی بۆیان هێنا فەرمووی مناڵەکە دانێن مناڵەکەیان ڕاکێشا لەسەر بەرماڵێک لەسەر فەرشێک فەرمووی ئێستا لەسەریەوە تا ناوەڕاستی لەشی هەردوو قاچی لێک دەکەمەوە دەیکەم بە دوو کردەوە تۆ کەرتێک بەرە بینێژە با قەبرێکت هەبێ بۆ خۆت دەچێت سەری سەکونایت پێی دێ تۆش ئەوەی تری دەمرێ بۆ خۆت دەچی لە شوێنەکە دەینێژی ڕۆژانە سەردانی گۆڕەکانیان بکەن فعلا سولەیمانیش زۆر بە شارەزانە وەکو کەسێک واقعاً کردارەکە بکە منداڵ دانراوە چەقۆکەی هێنا لەسەر نێوچوانی دانا دەستی لێ بدا و منداڵەکە شەقکە ئافرەتە بچووکەکە هاواری کرد وتی فقالت الصغرى لا تفعل وتی تخوا مەکە لا تفعل نەکەی رحمك الله هو ابنها رحمەتی خوال لێ بێ سولەیمان وا مەکە من درۆەکەم منداڵەکەی ئەو ژنەیە تو خواد لەتی مەکە تو خوا دەستی مەکەیە سولەیمان پێغەمبەر مناڵەکەی هەڵگرتەوە فەرمووی خوشکی خۆم کچی خۆم بڕۆ فقەضا به للصغرى فەرمووی بەخوا ئەمەیان درۆی کرد مناڵەکە هی تۆیە چاو لێ ئەوەی هەر موویەک لێ لەشی لار نەبووەوە هەر زەڕەیەک جوڵەی بۆ نەکرد من لەو کاتەیە سەیرم دەکردن ئەوە چۆن هاوارت لێ بەرز بووەوە وتت بە قوربانم مەکە ڕەحمەتی خوال لێ بێ با مناڵەکە بۆ ئەو بێ ئەم حەدیسە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی جێڕاوینەوە کە دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە وحی خوای پەروەردگار ئەم مەحکەمەی داود پێغەمبەری بۆ باز کراوە ئەی نەخۆی لە زمانی داود و سولەیمانە نەژیاوە وەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی خێر بێ بەم ئومەتەی گەیاند جا ئێمەوە حەدیسەکە بوو کە لە صحیحی بوخاریدا بۆم خوێندنەوە دەچینە خزمەت وانەکان ئێمە لە زنجیرە باسی بڕوانە داین هەر حەدیسێکمان بینی هەر ئاەتێکمان بینی با تەماشایکەین با تێڕامین و ورد بینەوە بزانین چ دەرسێک بۆ ژیانی ئێمە بەڕێزان لەم حەدیسەدا هەیە زۆر جار وتارت گوێ لێ دەبێت 20 حەدیس بەسەر یەکەوە دەخوێنرێتەوە من دەڵێم لەسەر یەک فەرموودە بوەستین و دەرس و ئامۆژگاری لێوەرگرین بزانین بۆ ئەمڕۆ بۆ من و تۆ چی فێر دەبین لەم حەدیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕۆیشتە دەرەوەی مزگەوت جەنابەت دەرسێک لەگەڵ خۆتا ببێتەوە بۆ ماڵ و منداڵ سوودی لێ ببینی دەرسی یەکەم حەدیسەکە فەرمووی جاء الذئب فذهب بابن إحداهما گورگ هات و منداڵی یەکێک لەو دوو ژنەی برد بەڕێزان ئەمڕۆ سەردەمێکە گورگەکانی کێوی نەماون منداڵەکانمان بەرن بەڵام ڕەحمەتی خوا لە هەموو لایەکمان بێ خوا ئەوەی منداڵی هەمانە خوای بۆمان ساڵح کەی ئەوەی نێتی خوا پێی خەڵاتکەی گەورەترین دیاری خوا لەسەر زەویدا دوای دین و ئیمان و خواناسی بڕواتان هەبێ منداڵە هەر کەسێک کە منداڵی نییە قەدری ئەو خەڵاتە دەزانێ ئەو کەسەی کە نەخۆشە و لەسەر جێگا کەوتووە قەدری ئەو تاجە دەزانێت لەسەری من و تۆدایە کە لەشمان ساغە و هاتووینە مزگەوت هەتا شتێکن نەبێ قەدری نازانی ئەو کەسانەی کە ساڵانێکە خوای پەروەردگار بەسەری کردوونەوە و تاقی کردوونەوە ئەوەش بۆ ئەوان باشە و دواتر خوا پاداشتی قیامەت و دنیایان دەداتەوە کە منداڵیان نییە لە بوونی منداڵ دەگەن بەڵام بڕواتان هەبێ ئەمڕۆ گورگەکان دێن منداڵەکان لە ناو ماڵی خۆماندا دەبن ئەوەی جاران زۆر سەلامەتتر بووە ئەگەر ئەو ئافرەتە یان هەر کەسێکی تر گورجی کێوی بێ و لە برسانە قەبکا بە مناڵێکە و بیبە تۆ سەربەرزی پاداشتی هەرە گەورە لە لای خوا هەیە دڵی ئیننا لله و ئیننا ئیلەیه ڕاجعون دڵی یا ڕەبی خوا شکرم بە بەشت ناشکری ناکەم خوا پاداشتم دەیتەوە خوا لە قیامەتە هەندێک شوێنی تایبەت هەیە لە بەهەشتا یعنی ڤێلاکانی قەسرەکانی تایبەت دروست کراون بەس دەدرێن بەچێ ئەو کەسانی منداڵی بچووکیان لە دنیادا مردووە منداڵێکت باڵغ نەبوو بێ و مردبێ قەسرێکت لەوێ مسۆگەرە ئەو خوا پاداشتی دایتەوە گورگەکە منداڵەکەی بردی و خواردی تۆ جەرگ سوتا بووی بەڵام لای خوا پاداشت هەیە لای خەڵکیش
خەڵک دێن سەرخۆشی لێ دەکەن دڵت دەدەنەوە دوعای خێرت بۆ دەکەن هەزار کەس دەڵە ڕەحمەتی خوا لێ بە شکر بوو بە بەشی خوای پەروەردگار یا ڕەبی خوا عەویزی خێرت بۆ بکاتەوە منداڵەکانی تر ساڵحکە منداڵی خێر باشترت پێ ببەخشێ ئەم دوعا خێرانت بۆ دێ ئەی گورگەکانی ئەم سەردەمە بێدینەکانن هەر یەکەی بە ناوێکەوە بەڕێزان دێ و منداڵەکانمان دەبا کە دەیبا بۆ شوێی دەبا ئەی با بۆ سەر ڕێگەی جەهەنەم کە بێدینی کرد مرد بە بێ ئیمانی دەڕوا پەنا بەخوا ئەو کاتە تۆ نەک پاداشتن نەبوو جەرگ سوتاویش بووی ماڵوێرانی ئەم دنیا و قیامەتیش بووی یان دەیکاتە گورگێک و دەیخاتە ناو کۆمەڵگاوە ڕۆژی 100 ژیان بۆ ئەم باوکو دایکە بە سەزمانە کە ئاگان لە هیچ نییە ئەی باوکت وای لێبێ و دایکت ئەمری نەمێنە کە مناڵی وای لێ بووە ئەم منداڵە پاک بوو لاپەڕی سپی بوو گورگەکان بردیان گورگی بێدینی سایتی ئەنتەرنێت ڕەقس و سەما و گۆرانی فڵان و فڵان هەشە ناتوانم بیشارمەوە بە ناوی دینی شەو منداڵ دەدزێ بۆ بەرژەوەندی خۆی دین بەکاردێنێ منداڵەکەت دەبا لە تەقینەوەیەکە بەکاری دێنێ بۆ خۆی بۆ پلەی خۆی پێوە دەگرێ منداڵەکەی تۆ بە ناوی جیهادی فی سەبیل اللهەوە لە شوێنەکە سەری تیا دەچێ پەنا بەخوا ئەوش دوای بە ئامانجی خۆی گەیشت تۆ جەرگ سوتا بووی ناوی تەعزیەشی بۆ دانی لە ماڵەکەی خۆش تا خەڵک سەرخۆشی لێ بکە ئەها منداڵەکەیان دزی منداڵەکەت فەقیرە چوو بۆ مزگەوت جاریوان لە مزگەوت شادزرا بۆیە دەبێت زۆر وریابی زۆر وریای منداڵەکانمان بین ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە دایک و باوکێکی ژیرە ئێوارە کە چۆ بە منداڵەکەی دەڵە ڕۆڵی گیان ئەگەر چی بۆ مزگەوت بزانمە چیتەکان مزگەوت بزانم چی گوێ لێ دەگری با ئەنتەرنێتەکە لە ماڵەوە بۆ هەمومان تەماشای موبایلەکەت کەم چییە خوا ئەمە مراقەبە نییە ئەمە ترسخستنە سەر دڵ نییە ڕۆڵە من ئەزمونم هەیە ڕۆڵی گیانەکە تۆش گەیشتی ئاستی من تەمەنی من تێدەگەی با جارجار سەیری کەم سەیری چی دەکەی نەوە خوانە خواستە بەدزن جاران لە دەرەوە گورگەکان دەیان خوارەستا لە ژووری نووسنە ئەنتەرنێت دەیبا دەکەوێتە سایتێکەوە وەختی ئەزانی مناڵەکە لە دەستدا کچەکەت پەیوەندیان پێوە کرد و سەری خۆی هەڵگرت و بردیان لە شوێنە بە کوشتیاندا و مەیتەکەش نەدۆزیتەوە حتا ماوی پێوەی دەتلێیتەوە ئەبێ ئاگامان لە گورگەکان بێ بڵێ کە هاتینەوە لە دوای نوێژی عیشا سعات چەند مزگەوت مامۆستا وتارەکەی لێبەوە ئەی بۆ نەگەیشتەوە ماڵەوە با ئاگامان لە یەکتر بێ با دەرگاکە داخەین با ئیشی ضروری بازارمان نەبێ هەمومان نەڕۆین با هەموو شەوێ نەچین بۆ بازار با هەموو ڕۆژێ نەچین بۆ ماڵان بزانین لەگەڵ چێدا ڕەفاقەت دەکەین ئەها گورگ هات منداڵی یەکیانی برد گورگەکانی ئەم سەردەمە مەترسیدارترن ئەم حەدیسانە پێمان دەڵێ وریابین بە تایبەت دایکان حەدیسەکە باسی پیاوانی نەکرد باسی دوژنی کرد ئەی دایک بەرپرسیارەتی گەورە لەسەر ئێوەیە خوشکانی بەڕێزم ئەوەی گوێی لە دەنگمانەوە ئەوەی ڕەنگمان دەبینێ ئەو متارە دەبیستێ ئاگەتان لە ڕۆڵەکانتان بێ دەوری دایک باوک زۆر دەڕوا کەمتر ئاگادارە منداڵەکان ئەو بچووکانە لە بەردەستی ئێوەدان وریابن گورگی بێدینەکان و خوانە ناسان نیان بە دەرسی دووەم لەوانەیە بەڕێزان لە ژیانە کەسانێک بیانەوێت ناحەقیل لەگەڵ بکەن مافی ڕەوای خۆت لێ زەوت بکەن لە زەرەری خۆی بە تۆ پڕ بکاتەوە کەسانێک هەیە لەلایەکەوە تێچووە دێیەخەی تۆ دەگرێت ماڵت داگیر دەکات زەوی داگیر دەکات داوای پارە لێ دەکات بەهانەت پێ دەگرێت ئەمە واریدە ئەم ژنە فەقیرە مناڵی خۆی لە شوێنی خۆیەتی ئەوەی تریان زەرەری کردووە مناڵەکەی ڕۆیشتووە ئەوێ زەرەری خۆی بە جەرگی ئەم پڕکاتەوە تۆش لەوانەیە لە ڕۆژگارێکی ژیانە خوا پەناماندا لە خەڵکی خراپ بوو فێڵکار و بەدکار ئاوا لێ بخەومێ ئالەم کاتەدا دەست مەدەیەخەی چاول لێ ئەم ژنە عاقڵ بوو ژنی دووەم ئەگەر دەستی بدایە یەخەی ئافرەتەکەی تر دەستیان بنایە پرچی یەکتر چی ڕووی دەدا ئەم دەستێکی مناڵەکەی ڕاشێشایە ئەو دەستێکی مناڵی ڕاشێشایە وەڵام مناڵە دوو قۆڵیان لە ئەو ناساوایە لە بنا دەردێنە یەکێ زەرەرمەندە بوو ئەوەی تریان دایک نییە ئەگە بەری کەوت ئەو قازانجی کردووە ئەگە مناڵ مرد خۆجەرگی نەسووتاوە دایکە ڕاستەقینەکە زەرەرمەندە بوو بۆیە عاقڵ بوو نەچوو دەستی ڕاکێشە و قاچی مناڵەکەی ڕاکێشە و پاڵی پێوەنێ مناڵەکە لە باوەشیا بکەوێ مناڵەکەی خۆی تیا دەچێ ئەبێ ژیرانە لەو کاتە بیر بکەوە کە خەڵک دەوێ مافت بخوا چونکە کابرا بە نیوەش دوای لەو سەرەوە هەر قازانجێکی شتێکی کەمیشی بەرکەوێت قازانجێتی زەرەرەکە مووی بۆ تۆیە بۆیە لەو کاتەدا گرنگە هەوڵ بدەی ئەم دوژنە فەتەحاکەما ئیلا داود دایکی ڕاستەقینەی مناڵەکە وتی با بچینە لای داود پێغەمبەر بچینە دادگای شەرع ئەمڕۆ تۆش بڵێ با بچینە دادگا هەرچەند بەداخەوە لە وڵاتی ئێمەدا دادگا بۆیە خەڵک لێ قەوماوە بەڕاستی دەوری ڕاستەقینەی خۆی نابینێ بەڕاستی ئەمڕۆ خەڵکی ئێمە من دەیانجا بە خەڵک دڵم کاکە قەت لەسەر شتێکی بچووک دەست مەدەیەخێ یەکتر پۆلیس مەشغوڵ مەکە ئاسایش مەشغوڵ مەکە دادگا بۆ چییە جا من هەر سیلاحم هەبێ و تۆ سیلاحت هەبێ ئەی حکومە کووە ئەی کوا شارستانیەت و مەدەنیەت چۆن دەبێ وابێ
دادوەر بۆیە ئەو بینا گەورە هەیە و تەرازوێکی پێوەیە کە من کێشەم هەبوو لەگەڵ تۆدا دەست نەدەینە یەخەی یەکتر دەست نەدەینە سیلاح لە یەکتر با بڕۆین با بچین بەو تەرازوی شەرع و قانونە یەکلایکەینەوە بەڵام دەبێت دادگاش فعلەن دەوری خۆی ببینێ پشتیوانی مەزلوم بێ دژی زاڵم خۆزگە بەرپرسانی وڵاتی ئێمە بەڕاستی ڕۆشنبیری یاسایی و شەرعیان هەبووایە هیچ کەس مافی ئەوەی نەبووایە بە تەلەفۆنێک تەداخلی کاری حاکم بکە حاکم بەست خۆی هیچ کەس لەسەر و یاساوە نەبێ واتە هیچ لەسەر و دادوەرەوە نەبێ و دادوەریش بێبەری بێ لە هەموو حیزبێک لە هەموو تەوژمێک لەسەر هەموو لایەنێک تەنها پەیڕە و پرۆگرام وەژیری خۆی کە لە دەرسەکانی داهاتوو دێنە سەری ببینێ ئەو کاتە خەڵک بەڕاستی بەختەوە دەبێ دەرسی سێیەم دایک ڕاستەقینە با منداڵەکەشی لای خۆی نەمێنێ بەس گرنگ سەلامەتێتی ئێستا بەڕاستی ئافرەتانەکەن بەڕاستی لێ قەوماون لە دەستی پیاوێکی خراپە ئیتر ئیدارەی نەکردووە فەقیرە تەلاقی وەرگرتووە جیا بووەتەوە لەولا شەو دووسێ مناڵی هەیە دایک نابێ بڵێ مادام کابرا خراپ بوو کوڕە نەفرەت لە مناڵەکانیشی بێ نە ئەبێ بڵێ بەس ئەم منداڵانە سەلامەت بن تەنانەت ئەگەر لای خۆشم نەبن ئەگە جیاش بەوە ئەگە شوشی کردەوە کە مافێکی شەرعی خۆیەتی سەر لە منداڵەکانی بدا ئەها دایکە ڕەدڵسۆزەکە وتی باقینا لای ئەم ژنە بێویژدانە بێ منداڵەکە بەس سەلامەت بێ توخوا بەزمەی کوژن توخوا بە ئازار نەدرێ بریندار نەکرێ قەی ناکە لە باوەشی خۆشمان نەبێ بەس با مناڵەکە بمێنێ دایکی ڕاستەقینە و دڵسۆز نابێ منداڵەکانی تەداخل بە کێشەی مێردەکەی بکە ئەبێ بڵێ مناڵەکان بێ تاوانن لەو بینەدا من قەد ئەمە ناخەمە تەرازوی پیاوە خراپەکەمەوە نابێ ئەم منداڵە بخرێتە تای تەرازوی پیاوێکی خراپەوە بێت لە ئامێزی بگرێ ئەگەر لە دەستێکی خراپیشدا بێ گرنگ منداڵەکە بمێنێ گرنگ ئەوەیە چاوێکم هەر پێی دەکەوێتەوە هەر ئامۆژگاریەکی دەکەم دەرسی چوارەم زانای شەرع بۆی هەیە بە فتوای زانایەکی تردا بچێتەوە با باوکی بێ با مامۆستای بێ بەڵام زۆر گرنگە لە مینبەرەوە باسی نەکە لای خەڵک شەرمەزاری نەکە ها سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ چوو لە خزمەت باوکیە دیارە ئەمە لێرە وەکو باوکو کوڕ نا وەکو زانایەک سولەیمانیش خوای گەورە کردوێتی بە پێغەمبەر زانستی پێبەخشیوە فەفەهەمناها سولەیمان خوای گەورە کۆمەڵێک ژیری تایبەتی بە سولەیمان پێغەمبەر بەخشی بوو ها نەچوو قسەی خوا نەخواستە نابەجێ بکە بە ئەدەبەوە چۆ خزمەت باوکی و بابەتەکەی ڕوون کردەوە خۆشەویستان دەرسی زۆر گەورە لەم حەدیسەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی جێڕاینەوە لە باسی ئەم دوو ژنە و منداڵەکەدا دەرسی گەورەی تێدایە کاتی جەنابتان زیاتر ناگرم ئینشاءالله لە دەرسی داهاتوودا ئەگەر تەمەن باقی بێ لە خزمەتتاندا دەچینەوە خزمەت فەرموودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرسی زۆر گەورەی بۆ ژیانی ئەمڕۆ تێدایە ئینشاءالله زیاتر لێی سوودمەند دەبین داواکارم لە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە بە خزمەتی پەروەردگار بگەین و لە بینینی خوای پەروەردگار لە بەهەشتا بێبەش نەبین یا ربی خواه بخدمت پیغمبری خواه بگین صلی الله علیه وسلم جارێکی تر ئەم فەرموودە خۆشانە لە دەمی ئەو زاتە خۆیەوە ببیستین خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول کەی هەر کەسێک گرفتارە غەدر لێکراوە یا ربی خوایە وەکو ئەو ئافرەتەی کە لە حەدیسەکەی غەدری لێکرا بوو کەسێکی زانە و ژیر بێ بەهانە و هاواریەوە و هەموو غەمبارێک لە غەم ڕزگاری بێ هەموو مەزلومێک لە دەستی زاڵم ڕزگاری بێ وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته